سڵاوتان لێبێ بەڕێزان. تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تایبەتە بە خزمەتگوزاری تەندروستیەکان لە نەخۆشخانە گشتیەکان. لە چەند ڕۆژی ڕابردوودا ژمارەیەک پزیشک و کارمەندانی نەخۆشخانە گشتیەکان لە شاری هەولێر مانیان لە کارکردن ڕاگەیاندوو. چەند داواکارییان خستە ڕوو. یەکێک لە داواکاریان ئەوە بوو کە لە ئێستادا کەموکورتی هەیە یاخود کەموکوڕی هەیە لە نەخۆشخانە گشتەکان. داوایان کە چارەسەر بکرێ ئەمە دیارە یەکێک بوو لە داواکاریەکانیان. ئایا ئەو خزمەتگوزاریانەی کە پێشکەش بە نەخۆش دەکرێن لە خەستەخانە گشتیەکان لە چه ئاستێکدان؟ وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرین. دووبارە سڵاوتانێ بە بەڕێزان بەڵێ تەوری ئەمڕۆی مایکی خەڵک تایبەتە بە خزمەتگوزاری تەندروستیەکان لە نەخۆشخانە گشتیەکان. وەک ئاماژەمان پێدا لە ئێستادا پێش چەند ڕۆژێک لە شاری هەولێر ژمارەیەک پزیشک و کارمەندانی نەخۆشخانە گشتیەکان مانیان لە کارکردن ڕاگەیاند و چەند داواکارییان خستە ڕوو. یەکێک لە داواکاریەکانیان ئەو بوو کە کەموکوڕەکانی نەخۆشخانە گشتەکان چارەسەر بکرێن. دیارە ئەمە لەم بەرنامەیە تەورەکەی ئەمڕۆ دەمانوێت هەڵسەنگاندنی بکەین بۆ ئەو خزمەتگوزاری تەندروستیانی کە پێشکەش بە نەخۆش دەکرێن. هەندێک دەڵێن باش نین و نمونەش هەیە لەسەر ئەوەی کە دەڵێن باش نین، هەندێکیش دەڵێن بە شێوەیەکی باش توانراوە خزمەتی باش بگەێنرێ بە نەخۆشەکان. پاش چەند پەیوەندیەک ئێمە دیارە باس لە نمونەکان دەکەین بۆ ئەوەی زیاتر بەرچاومان ڕوون بێتەوە لە ڕەخنەکان و لە هەڵسەنگاندنەکان. بەڵێ یەکەم پەیوەندیمان لیزا لە سلێمانی. سڵاو لێبێ لیزا خان فەرموو. زۆر سپاس دەکەم. بەڵێ کاکە شوانگیانەگەر من لەسەر خزمەتگوزاریەکان قسە بکەم لە خەستخانەکاندا زۆر شوێنێکی کە یعنی خەستخانەکان شێمانی بە تایبەتی خزمەتگوزاریتە ئێجگار کەمە. ئێستا گەرفی نەخۆشخانە گشتیەکانی شاری هەولێر بکەین زۆر ئامێرە پێشکەوتەکانی کە ئەتوانی کە چارەسەری هیچی زۆری پێ بکەی، بەڵام لێرە زۆر خزمەتگوزاری هەیە کەمە. ئێستا قەڵەوێرەکان کەمە، دەرمانەکان کەمە، یان دەرمانەکان ئەکید نەخۆشی ئەڵی سەرمێشە پاراسۆل دێتێ قەستێسی هەر پاراسۆل ینی گوچیلێت ئێسی هەر پاراسۆل ئەوەنە پاراسۆل سەرفەکەن بەس ئەوە توان دروستکەن. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت. با گوێمان لە تێبینی دەشتی بێ لە هەولێر. سڵاو لێبێ کاک دەشتی فەرموو. ئەو کاتێ باش کاکشوان. زۆر سپاس دەکەم کاک دەشتی. دیارە خزمەتگوزاری تەندروستیەکان وەکو پێشی داینی عاتمە هەمومان پێویستمان پێ دەبێت، بۆیە ضرورە هەر نەخۆشێک وە کە سەردانی دەوایی گشتەکان دەکاتن ڕێکاوی کۆمەڵێک شت بکات چامبەشانی ئەو برا پزیشکە و ئەو پزیشکێکە اختصاصەوە زۆر کەموکوڕش هەیە لەم بوارەدا پزیشکی اختصاص کمە، شارەزار لەم بوارە کمە، بۆیە دەبینن کێشە دروست دەبێت، بەڵام ئەمەش ناکاتە ئەوەی کە خزمەت نەکراوە. من پێم وایە لە شاری هەولێر لە خۆشخانەکان خزمەتێکی زۆر دەکرێت و پزیشکی زیادیش دابین کراوە، بەڵام هەمووی خەڵک من پێم وایە زۆر زیادە کاک دەشتی هەرێمی کوردستانیش. کاک دەشتی باس لە نمونەکان کەین. ئەو نمونانەی کە هەن کە دەڵێن خزمەتگوزارەکان باشین تکای ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی کاک دەشتی. بەڵێ یەکێک لەوانە کە دەوتێن ئەو نەخۆشخانانەی کە لە شار و شارۆچکەکاندان بە شێوەیەکی باش نییە خزمەتگوزارەکانیان و نمونەکانی تر لە ناو شارەکاندا با نەڵین لەکوێ، بەڵام لە یەکێک لە شارەکان بەشێک هەیە کە تایبەتە بە ڕۆماتیزم یاخود ئەو نەخۆشخانەی مەفاسڵ و ئێسکۆوانە ئەو بەشە لە قاتی دووهەمە و مەسعەدی نییە، ئەسانسێری نییە، بۆیە نەخۆشخانە ئەو نەخۆشی کە دەهێنرێ بۆ ئەوێ ناچارن هەڵی گرنگبی بەنە سەرەوە. ئەمە کارمەندەکان یاخود کە سوکاری ئەو نەخۆشە خۆیان. ئەم نمونانە نمونەی زیندوونی لەسەر ئەوەی کە کەموکورتی هەیە تا ئێستا و یەکێک لە داواکاریەکانی پزیشک و کارمەندە مانگرتووەکانی هەولێری شەرەوە بوو. فعلا ئەوان جێگای فەقرە کە ئەو نمونەی لەسەر شانیکان ئەو ئەرکێک کە لەسەر شانیکان بەقەدەر پیرۆزی خۆی کە پاراستنی جانی مرۆڤە دەیکەن. بۆیە ڕەنگە لە کۆمەڵێک نەخۆشخانە لە شارۆچکەکان و زیاتر لە شارۆچکەکان ئەم شتانە دەبیدرێ بێپلانی پێوە دیارە، بۆیە دەکرێت دکتۆرەکان ئەمە بکەن بابێتە قاتێکەکەم خۆشتر نە ئیلا دەبێت لە قاتی دۆم قیبلێنێ برێ ناگۆڕدرێ، بۆیە ئەوانش دەکرێت هاوکارێکی باشی نەخۆش بکەن. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. با گوێمان لە تێبینی مستەفا بێ لە بناری کۆسترەت. سڵاو لێبێ کاک مستەفا فەرموو. مرحبا کاکشمان. زۆر سپاس دەکەم. دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم. سڵاو لە هاوکاران تووس بدەم بینەرانی بەڕێز. ئەو بابەتێ من دەمێت پەخشیکەم لە ڕێی جەنابتانەوە بگەێنم بە لایانی بەیوەندیار و دەسەڵات
ئەوەیە کە لەگەڵ تەوەری بەرنامەکەشڵانە نەگونجێ بەڵام هەرچەندە پێویست تایبەتە بە پرۆسەی خوێندن ئەوزام دوێنێ شتم لەگە جەنابەت کە لە ڕێی کۆنتڕۆڵ عبارەت بە گوندی کانی بناو کە یەکێک لە گوندەکانی بناری کۆسێتیە تقریبا 26 خوێندکار لەبەر نەبوونی قوتابخانە ئێستا چارەنووسیان نادیارە لە کاتێکدا کە خدران 11 ساڵ نزیکەی ناحیە هەموو بەرپرسان لای پەیوەندیار ئاگادارن ئێستا پار ساڵی پار ڕابردوو 2010 بۆ 2011 حوتی بنەڕەتیان هەبووە ئەو ساڵ ئەوان دەرچوون بۆ هەشتی بنەڕەتی شەشەکانی بوون بە حوتی بنەڕەتی ئێستا پۆلیە شش حوتەکەشیان داخرا نزیکەی 26 خوێندکار ئێستا چارەنووسیان نادیارە دیارە دانیشتوانی ئەو گوندە شۆڕژێرە خەڵکێکی گورپەروەر لە بناری کۆستەدا هەیە شوێن لانەی پێشمەرگە بووە هەمووی هەتا تەنانەت هەشتا حوتی پێشمەرگەی لێ بووە بۆ معلوماتی جەناب و هەموو لایەک تقریبا تا ئێستا دانیشتوانی گوندی کانی بناو چەندین جار مراجعەتیان کردو بۆ تەربیەی بەڕێوەبەراتی پەروەردەی دوکان زائد قایم قایمت هەتا پێرێ بە پێی معلوماتی من قایم قایم عادی پێداون کە ئینشاءالله بخۆم بە دەرەچوونەکەم خەمی ئەوەیە لەوەتی جوابیان دەداتەوانێت کاک مستەفا لە ئێستادا ئەو 26 خوێندکارە چۆن دەوام دەکەن ئێستا ئەو خوێندکارانە ئەو ژمارەیە ئەو خوێندکارانە لە هەوڵێوەدان کە سوکارەکانیان داواکە چاوەڕی وەڵامی قایم قایمێت دەکەن بە پێم ئەو معلوماتی من وەرم گرتووەگەوێت دەبن یانەوەتە دەبێت بیان بن بۆ چواقڕۆ حاجیا لێ خوێندە بگەینە ئەو 26 کەسە ئەگە خەمیان نەخۆن یان دەبێت هاتووی خدرام بکەن کە دوورە ئەمە مەسەفێکی زۆری جێ بۆ کوڕی فەقیر و خەڵکە کوڕی فەقیر لە ماوەتوانێت بۆ ئێمە لێرەوە لە ڕێی کەناڵەکەی جەنابتانەوە داوا لە بەرپرسان دەکەم وەکو هاوکارێک وەکو دڵسۆزێک بۆ پرۆسەی خوێندن چارەسەری گرتە بکەن و خوێندنگای خوێندنی حوت هەشتی بنەڕەتیان بۆ بجێڕنەوە هەتا مامۆستایەکیان نەقڵ کردو دوو تجربە تەمەنیازی نەقڵن لەو خوێندنگایە ئێستا یان دەبێت مەسروفیان دەکەن بۆ حاجیا و چاقڕۆڕانیان بەرنیاوەتە دەبێت لە ماڵەوە دابنیشن ئیتر من لێ داوای لایەن پەیوەندیار دەکەم کە ئەو چارەنووسی 26 خوێندکارە بە هەدەر نەڕوا لەبەرەوەی ئەو خەڵکە شوێنی لایەنکەو بنکەو خزمەتکردنی پێشمەرگە بووە کە ئەمە بەرهەمی حکومەتی لە دروست بۆ پێویستە ئاوڕێ لە هەموو لایەک بدرێتوانێت بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت دەچینە لای بیلال لە سلێمانی سڵاو لێ بێ کاک بیلال فەرموو ئەلۆ بەڵێ کاک بیلال ئەم کاتە باش کاشوانگیان زۆر سپاس دەکەم زۆر سپاس دەستخۆی تەوەردەکەت لێ یەکەم زۆر سپاس وەڵام من ئەگەر لەسەر نەخۆشخانەکان بەعام قسە بکەم بەڵێ ئێستا کەسێکی ئاسایی نەخۆشیە بچێت بۆ نمونە تەواریەکە بێوێت عەشیعەیەکی تەنووری بگرێت بە 2 مانگ سەری نایەت بەڵام ئەگەر واسیتەیەکی هەبێت لە ماوەی 4 ڕۆژ دەتوانێت ئەو عەشیعە تەنووریە بگرێت ئایا ئەم فەرقە بۆ یعنی کەسێکە کە زۆر ضروري بێ بۆ عەشیعەیە ناتوانێت بیگرێت بەڵام یەکێ بناسیە یان واسیتەیەکی بێ ئەمە ئەکرێت ئەمە یەک دوو هەمیشان ئەو حەبوو دەرمانانەی کە لە مەسەرەن لە تەواتی ئەدرێت بۆ نمونە لە نەخۆشخانە گشتەکانی حکوومەت ئەدرێت ئەوانەی کە زۆر پێویست دەکات ئەڵێ لێرە دەرمانن نییە بۆ نمونە دەرەوەی کڕی یان دەبێت ببێ ئەو نێرن بۆ دەوری وڵات ئەم هەموو سەنتەرە کراوەتەوانەیە کە لە ئەوروپاوێت بە پارەی گران خەڵک چارەسەرەکات و بە مەبلەغێکی زۆر خەڵک چارەسەرەکان مەیفەقەرات و قاجێشەیە و مەسەرەن ڕەبوویە و زەختە و ئەمانێ بۆ هەتا کاک بیلال بە ئەو قسەیەش بروژەین دیارە دەوترێت ئەمە قسەی من نییە زۆر خەڵک دەڵێن هەندێک لە نەخۆشخانەکان دیارە باس لە ئەیادەکان ناکەم نەخۆشخانەکان دەڵێن بۆ تاقیکردنەوە بۆ فەحسی خوێن و ئەو شتانە تەنسیقیەکەیان کردو لەگەڵ هەندێک تاقیگە بۆیە نەخۆش دەنێرن بۆ ئەوێ ئەمە ڕاستە پێت وایە ڕاستەوەکو حاڵاتی من بەسەر هاتووە چوم بەلای دکتۆرێکی بەڕێز جدی چوام فەحسانم بۆ کە فەحسی دڵ و مەسەلەن ئەوانی کە تا دوایی ئەم فەحسانم بۆ بکە بۆ نمونە فەحسەکەم وتمە لە شوێ بیکەم وتیان لەوجی خۆمەوە هەیە ئەگەر تەنسیقێکی نەبێ چۆر شوێنێکی کەم تەنسیقەکەم بەسم ڕێکەوتنێک هەیە بۆ ئەوەی ڕێکەوتنێک هەیە کە ئەویش ئەو مختبەری بووە کە لێ داناوە ئەبێت تەنسیقەکە بێت بەژەوەنێکی خۆی تا بووە کە لێ دایناوە دایبنێت جێ قوبوڵ نییە بەڵێ سپاس دەکەم دەچینە لای محەممەد لە چەند شەمال سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش بەڕێزم بەنسبەتی ئەو حەزم لێ ملاحەزای کردەمێت لەسەر ئیستشاری چەند شەمال بەڵێ بەڕێزم ئیستشاری چەند شەمال بە کەیفی خۆیان سەر لەسەر دەرماندا ئەوەی ئێوارە دوو دکتۆری لێ بە کەیفی خۆیان نەخۆشە بینین هەر نەخۆشە بێ یعنی خۆیکی کار اختصاصی شکاریە بە کەیفی خۆی چی نەخۆشە بێ ئەیبینێ بەڵێ ماڵێ ئەوەی تریشیان وەزابەجاری بەولی هەرەوە ئەوش بە کەیفی خۆی دەرمانخانەکەیش بە کەیفی خۆی سەردانێ ئەزە نازانم ئەمە ئیستشاریەکە حکومەت سەرپەرشتێکە ئاگیان لێ نییە بە کەیفی خۆی سەردانێ یعنی خۆی نزلەیەکی دیاری کراوە بەڵام ئەوان سەپا بە کەیفی خۆیان یعنی سەپا چەند بڵێ ئەیکەنە سەری بەڵێ
دوایش بەڕاستی ملاحەزەیەتری شتەبوونایەوە ئەوەی چەند چەما بەڕاستی زۆر مشکلەیە تۆ بەرنامەیەک نەکرد لە سەریانی ئەو گەورەترین مشکلی خەڵکی ئەو دەفەرێ بەڕێزم خۆشتر بوو تۆ ئەتوانی بەرنامەیە بکەی لەسەری شتێکی ئەوها بەڵێگە قسەیەکمان بۆ بکەی لەسەری کاک محەممەد بۆی زیاتر ڕوون بێتەوە ئەگەر بتوانی وەکو تەوەرێک باسیکەین بەڵێ بەڵێ ئەو ئەوەی چەمچەمان بەڕاستی ینی چۆن بڵێ وەکو ئەنفالێکی ترە ینی خەڵکێکەکەی بەڕاستی وەڵیان زۆر خراپە ئاوێکی زۆر پیسە ڕەنگی نییە و حەزەکەم بە دوواداچوونێ بۆ ئیسشاریشکەی بەڕێزم بە کەیفی خۆیان سارەکەنە سەر دەرمانەکە ئەمە ئێوارانە حکومت پارادا بەڵ يعني دوو دکتۆریشی لێ بە کەیفی خۆیان نەخۆشە بینن بڕۆ بڵێ جارێ لێ تەپرسنە دەوە چیتە ئەینە بە کەیفی خۆی یعنی باتنی بێ ئەیبینێ هەرچی بێ هەرچی هەمی بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەت ئاوەکەش مەمنونە بین ئەگەر شتێ بکەی زۆر سپاس دەکەم دڵنیا بە کە پێشنیازەکان ئەگەر ئێمە کاری لەسەر دەکەین و بە داداچوونی بۆکەین دەچینە لای دکتۆرە سارا لە هەولێر سڵاو لێ بە دکتۆرە فەرموو دکتۆرە سارا گوێت لێمە بەڵێکیانەکەم ئێوارە باش زۆر سپاس دەکەم ئێوارەت باش بەڵێ دکتۆرە دەستخۆشی بۆ کارە بە ڕێژەکرد زۆر سپاس دەکەم وەڵاهی نازانم کاک شوان هەمیشە گلەی لە دکتۆرەکانەکرێ یعنی نازانم ئەو خەڵکە بەچی ڕازیە بەڵێ بڕواکە من چوار ڕۆژ لە دەوامم یعنی هەرکاری منیژ نییە شوان دێن من دەردی مابۆکە یعنی ئەمە خوێندومان نابێ بە هیچ شێوەیە دەردی بکەیت بڕوا بکە یعنی شەو نیوەشەوە ئەڕۆن دەردیەکەم بۆ ئەم بۆ ئەو یعنی ئیکاری ئەمەش نییە بڵێ دکتۆرە باس لە کەم و کوڕەکان کە یاخود داواکاریەکانی پزیشک و کارمەندانی هەولێر تا چەند ئەو داواکاریانە بەڕەوا دەبینی ئەگەر هاتوو ئەگەر پێویست بەوە کات چەند داواکاریەکەت بۆ بخوێنمەوە ئەگەر پێویستەکە ئەگەر ئاگات لێ نییە بەڵێکیان وڵای جملێ نەبوو دەنگە زۆر کزە لای من باوانەکە بەڵێ مەبەستم ئەو داواکاریانی کە پزیشکان و کارمەندە مانگرتووەکانی هەولێر داوای دەکەن تا چەند بەڕەوای دەزانی لە ئێستادا وڵی من ئاگداریەوە نیمە چ کاتێ من لە داوام لە جووەکە باوانەکەم ئاگدار نیمە ئەسڵەن بەڵێ با ڕوونی کەمەوە یەکێک لە داواکاریەکانیان ئەوەیە کە دەڵێن لە نەشتەرگەریەکان ئەو نەشتەرگەرانی کە لە نەخۆشخانە گشتەکان ئەنجام دەدرێن دەڵێن پێویستە تا سەعات یەک بێت لە گشتەکان پاش سەعات یەک دکتۆرەکان خۆیان دەتوان لە نەخۆشخانە ئەهلیەکان یاخود لە عیادەکان کاری خۆیان بکەن گوێت لێ بوو دکتۆرە بخواردنتان زۆر کزە و کارەباشمان نییە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە دیارە بە باشی دەنگم ناگابێتەوە سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ دەچینە لای مەریوان لە چەمچەما سڵاو لێ بێ کاک مەریوان فەرموو زۆر سپاس دەکەم کاک مەریوان برازانم وڵام من تەوەرەکەم لەسەر باسی نەخۆشخانەی شەهید ڕۆ لە چەمچەما نەخۆشخانەی شەهید ڕۆ لە چەمچەما من داوا جنابتان لە بەرپرسانی شارەکەمان عنی داوامەکەمان بانە مەسەڵەن ساعات دەشتە دکتۆرەکانمان بەکار ساعات یەک دووش خەفەرمان دوو خەفەر ئێڵۆن سێ خەفەر ئێڵۆن ینی نەفریای مەسەڵەن حاڵەکاتێکی حاڵەکاتێکی مەسەڵەوە بێت من لە ماوەت بەشوو بریندارێک نەگەڵا ئەڵم کاکە دکتۆری شاع وڵا کاکە بڕۆ کلیپۆنی بۆ بکە دکتۆری شاع بزانە لەکوێ بینی من پێ خۆش عنی ئەو شتە ڕیسیانی کە مەسەڵەن وەکو دکتۆری سۆنەرە وەکو دکتۆری ئیشاعەیە وەکو مەسەڵەن دکتۆری زیرەک و لە بواری برینداری و سەختیە پێم خۆش ئەو دکتۆرانە بمێنەوە ینی ئاگەر دکتۆرمانێ پاسۆ دکتۆریە دوارە با پێ دکتۆرمانە بێت با دامەکەیان شەو ڕۆژ بدرین مستەڵە ساعتێکی نیمەڕۆی لە قەنەعاتە باوەڕ ناکەم ینی هەشت دکتۆر بەڕاستی پێشان خەفەرێکی خەفەرەکەی باشە چوار هۆڵە پێیە دوو هۆڵە دەیە ئا بەسەر کام هۆڵەیە بگەڕێت کام مغەزیە بگۆڕێت کام دەرزێ لە کام نەخۆشەدا یان سێگە هەنێ حاڵەکاتی بە قەنەعاتی من لەوانێ دەرمانەکانش غەڵەت تەوزیعەکە من پێم خۆشە لە بەرپرسانی شارەکەم لە دکتۆرەکانمان لە ئەو کەسانی ئێمە شارەکە خۆمانە خۆشمان دێ من شخصی خۆم لە قەنەعاتێکم وەڵام ئەگەر دکتۆرەکان خۆمان بەرینە ئەوروپا لانێ هەمویان نەخۆش بوو تێگەی هەمویان جگەرە خۆرن هەمویان بەرچاو نەخۆشە جگەرە چێژمیان سەرەکەی ڕێک نەخۆشخانەی مناڵانە مەسەڵەن سێ دکتۆرێکی ئافریقیان دانەوە سێ 50 ئافرەت لە وەدەی بچووکە هەمووی هەڵ و دەم و هەناس و گریانی مناڵ و فرمێسک و کۆمەڵی پیسکۆغلی لەو ناوێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک مەریوان لە چەمچەما بەڵێ سەرتۆڕی کۆمەڵایەتی فێسبوک شیرین سەباح دەڵێت خزمەتگوزاریەکان لە نەخۆشخانەکان لەو پەڕی بێسەروبەریە هەروەها ئەوات قەرەداخی دەڵێت زۆر لە ساڵانی ڕابردوو باشترە جێگەی دەستخۆشیە حکوومەتی هێرێم گرنگی باش دەدات بە کەرتی تەندروستی
دەڵێت هیوادارین زیاتر گرنگی بدەن بە بواری تەندروستی. دەچینە لای بەهارخان لە بارزان. سڵاو لێ بێ بەهارخان فەرموو. بارخان بەڵێ وارە باش بەڕێز زۆر سپاس دەکەم ئێوارەت باش باشتر بی دەستخۆشی بۆ پرۆگرامێتە زۆر سپاس دەکەم. بەڵێ سەبارەت نەخۆشخانەی کوردستانی تایبەتی چارۆچکە بۆ نمونە گوندەکان ڕاستی لە هەر جێکی مرۆڤ بچیتێ لە هەر نەخۆشخانەیەکی بچیتێ لە شارت کوردستانی و لە گوندەکانیش حیز گرنگی بە نەخۆشیانەدا ئەس خۆ دەبێژم من ڕێزم هەیە بۆ هەموو دکتۆرەکانی کوردستان باز بڵا گرنگی بە نەخۆشەکان بدەن چونکو نەخۆش گەلێک پێتەویل هەیە لە هەر خەستێکی بیتن بڵا گرنگی پێ بدەن هەندێک نەخۆش بۆ نمونە دەبێژم ئەوروپات نەخۆش بم بچمە خەستەخانەکی ساعت 10 شەوێ 9 شەوێ یان 12 شەوێ هیچ دکتۆرەکە گرنگی پێ من نادەدەن دەبێژی بڵا بچی چیدە دکتۆر بۆ نمونە دەبێژی ئەس دەڤەرابادان دەبێ بڵا بچیدە سۆران دەبێت بڕۆ بە هەولێر دەبێتێ هیچ چارەسەر نییە دا بچیتە دەرەوەی کوردستان یان میشت بۆ گرنگی پێ نادەن زۆر جارە نەخۆشیانە هەنەردە دەرەوەی کوردستان نەخۆشخانەی دەرەوەی کوردستان بێتێ چارەسەر لە هەولێر یان سلێمانی هەیە دهوکە هەی هیوادارم هەموو نەخۆش هەموو دکتۆرەکان گرنگی نەخۆش بدەن یان فەحسێ گرنگ پێ بکەن زۆر جارە هەی فەحسێ هاتێ کوردستان بۆ نەخۆشخانەی پێ یادێ سپاس بۆ حکومەتە هەرێمە زۆر گرنگی پێ زۆر سپاس دەکەم. دەچینە لای باوکی نەورۆز لە هەڵەبجەی شەهید. سڵاو لێ بێ باوکی نەورۆز فەرموو. باش بەڕێز زۆر سپاس دەکەم یارۆ باش دەستی ماندوو نەبوومتانە گوشم ڕاستی زۆر سپاس دەکەم. من پێشنیارێک و ڕەخنەیەکم هەیە پێشەکی پێشەوەی با لە ڕەخنەکەەوە دەست پێ بکەین. لە ڕەخنەکە ئەوەیە کە ئەو ڕووداوی کە ڕوویە لەم تێچوار ڕۆژەی پێشوە لە هەڵەبجەی شەهیدا و تەقانەوەی ئەو بۆمبە شیمیاویە کەناڵە بەڕێزەکەتان بەڕاستی من تەسەوور و تەوەقوعم وا بوو کە ستافی هەڵەبجەی شەهیددان زیاتر بە دوواداچوونی بۆ بکرێت و زیاتر ئەو ماڵ و لایەنانی کە لە چواردەوری ئەو بۆمبەوە بوون بڕات باڵێن چۆنەڵی دەردی دڵ و شکاوە و ئەو گلەی و گازندانیان کە ئەمڕۆ من لەو شوێنی مەبەستە بووم هەمویان ئەو گلەی و گازندانیان هەبووە کە باوکی نەورۆست و ئەو تەوەرە بینی کە لە بەرنامەیەکی خەڵکی ئەمە تایبەتمان کرد بە تەقانەوەی ئەو بۆمبە لە هەڵەبجە. بەڵێ بینیم اونجا پێشنیارەکەیشم ئەوە بوو یعنی لە حاڵەتێکی بەو شێوە لەو کاتە تایبەتانە باڵێن ژمارەیەک تەخصیص بکرێت دابنرێت ژمارە تەلەفۆنێک بۆ تایبەت بە ئەو شارە بۆ نمونە منە ڕۆژە باوەڕم پێ بکە وەک هەموو ڕۆژەکانی تر 1 ساعت خەریک بوون نەمتوانیوە بێمە سەرخەت و زۆر قسە هەبووە کە لەو بارەوەوە قسەم لەسەر باوکی نەورۆز با بۆی قسەکان کورتکەینەوە زۆربەی پەیوەندیەکان ئێمە نزیکەی 20 پەیوەندی لە هەڵەبجەی شەهیدەوە بەمان هات تەنانەت ئێمە کەسێکیشمان وەرگرت کە شاید حاڵێک بوو هەندێک زانیاری خستە ڕوو سەبارەت بە بوونی بۆمبی تر لە هەڵەبجە ئێمە دیارە بابەتەکەمان وروژاند وە زۆر قسەی لەسەر کرا وەک پێم وتی زیاتر لە 20 پەیوەندی وابزانم نزیکەی 20 پەیوەندی بوو ئەوە نەبوو خەڵک لە ڕەجەوە پەیوەندی کرد ئەمەیان وەکو پێشنیارێک بوو تەوانەوە ستافی خۆتانی بەڵام سەبارەت بە تەوەرەکەی ئەمڕۆتان هەر کەس لە هەر پیشەیەکی هەبێت منەت نەکات بەسەر هیچ کەسێکی ترا ئەوە پیشەی خۆیەتی ئەوە ئەرکی خۆیەتی پێویستە بە جوانی بیبا بەڕێوە بەڵام سەبارەت بە دکتۆرەکان من ئێمە ناتوانین مطلقاً بڵین هەموو دکتۆرەکان کەسانێکی با بڵین نامەسئولن و ئەو ئیشی کە فەرزە لە سەریان بە جوانی ڕای ناپەڕێنن بەڵام باوەڕم پێ بکەن وەرن من بە خۆم شایەتی ئەو یعنی شاید بووم لەوەی کەوا دکتۆر هەبووە لەگەڵ ڕێزمە ئەم شێش بەکارێنم وەک مشکی ئازماییشگا 4 جار نەخۆشێک یەک دەرزی هەبووە یەک ناساغی هەبووە ڕۆشتۆ بۆ لای دکتۆر وەک چۆنەڵی ئەم حەبەی پیاوە پنسیلینێکی پیاوە پاشان شتێکی تری پیاوە ئەگەر چاک نەبووی وەرەوە شتێکی تری یعنی هەتا دەردەکەشی نەدۆزیوەتەوە ینی لەگەڵ ڕێزمە حسابی مشکێکی بۆ کردووە کە تاقی بکاتەوە یاخود ئەمەیان لە هەمووی گرنگترە من بۆ خۆم لە ئەوروپا بووم چەند ساڵێک بە هیچ شێوەیەک دکتۆرێکی ئەوروپی هەڵ ناکات مەسەڵەن بۆ نمونە گەر کەسێک کێشەیەکی دەرونی عفوکەی کێشەیەکی جەستەیی هەبێت هەڵسەت بۆ نمونە بە چۆنەڵی پرۆڤینێکی 1,800,000 دەست پێ بکات پێشەکی بە شێوەیەکی سروشتی ئەگەر بتوانن ئەو نەخۆشیە چارەسەر بکەن پاشان دەرمان و دەرزی بەکارێنێت بەڵام لە وڵاتی ئەمەیە ئەڵێن فلانە کەس دکتۆرێکی باشە بۆ لەبەرەوەی 4 نەوع دەرمانی هەرە بەقووەت کە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر چاکبوون و چۆنەڵی ئیستامینفون کە با بڵێن ئەو کێشەی زوو لە ئەبا لەبەرەوەی مۆرفینی زۆرە
ئەڵەن فڵانە کەس چاکە لەبەرەوەی ئیسفادەی لەو دەرمانە سەریعانە بکەوە. من تەنها ئەو پێشنیارم هەیە بۆ دکتۆرە بەڕێزەکان تکایە ئەمانە ئەبێت ئەم جۆرە ڕخنانە کە لیان ئەگیرێت ئەبێت دروستیان بکات و زۆر بە شتێکی ئاسایی بگرن ئەبێت دەستخۆشیش بکەن لەو کەسانی کە ڕخنەی جێگر ئەگرن. زۆر سپاس بۆ باوکی نەورۆز لە هەڵەبجە شید بەڵای زیان دیارە قسەکانیشمان با لەسەر ئەوە بێت هەندێک خزمەتگوزاری تر هەیە کە دەکرێت ئێمە باسی کەین لە تەوەرەکە دیارە پێشکەشکردنی خواردەمەنیەکان هەروەها بەکارهێنانی عەرەبانەی تایبەت بۆ نەخۆشەکان ئەوانەش دەتوانن لە پەیوەندەکانتان باسیکەن ئەگەر حاڵەتێکتان دی بێ یاخود نمونەیەک هەبێ باسیکەین لە تەوەرەکە. بەڵێ دەچینە لای حەسەن لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک حەسەن فەرموو. زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش. وڵای بەڕێزگان لە حەچەر تەوەرەکەشان پەیوەندی لەوانەیە بۆ مەسەلەوە نەوێت بەس ئێمەمانی لە ڕێی بەرنامەکەیەوە پێشنارێ بکەین بۆ پێشمەرگە کە ئەوڵێ هێزی پێشمەرگە بۆ پاراستنی هەرێمە بەس هێزی پێشمەرگە هەتا ئیسە 325,000 هەبێ ئایا پاراستنی هەرێم بە 325,000 بێت؟ ئێمە داوا لە بەڕێستانەکەین لە ڕێی بەرنامەکان پێشنارێکمانەیە و بەس ئەوەیە بەمانێت بە وەزیری پێشمەرگە لەم بەرنامە گوێی لەوە بێ ئایا بۆ جێشی عێراقی 750,000 هەبێ هێشتا بەو شێوەیەش نایکەن پێشمەرگەیە خۆی ئامادە بێ خۆ بەخش بێ بە 325,000 خزمەتی هەرێمی کوردستان بکە. بەڵێ زۆر سپاس دەکەم کاک حەسەن. سپاس بۆ پێوەندیکەت. زۆر سپاس دەکەم. بەڵێ ئەزان دیارە سام دانیێل دەڵێت بەڕاستی زۆر یارمەتی هاوڵاتیان دەدەن سوپاسیان دەکەین بەبستی خزمەتگوزاری نەخۆشخانەکانە. محەممەد بەرزەنجی دەڵێت ڕێزمان هەیە بۆ ماندووبوونی دکتۆرە بەڕێزەکان بەڵام لە نەخۆشخانەکانی کوردستان بەتایبەت قەزا و ناحیەکان هیچ پێداویستی و خزمەتگوزاری تەندروستی لێ نییە بۆ بچووکترین نەخۆشی دەبێ بچی بۆ پارێزگاکان دەچینە لای هەڵۆ. سڵاو لێ بێ کاک هەڵۆ فەرموو. بەڵێ لە باسترمەوە. دەستخۆشی بەرداوەت یەکەم. زۆر سپاس کاک هەڵۆ. سپاس ممنون. ئەگەر بەرداوەکە ست سامان لێ زەحمەت نەبێ. بەڵێ فەرموو. بەڕێزبەر خەستەخانەیەک بەسرما باش یەک دەرزی لە خۆدەی نزان یەک لە شخصەکان ئێمن نزان لە دەرزی دێدەن بەس بۆ معاشەکەیە بەس بۆ معاشەکەیە دەختۆری دێدارچێ دەختۆرەکەی لە هەولێرێ دێ سەعات نوێ دێ یازدێ دێ ئەوی 2 سەعاتە داوامەکە ئەوە یەک دووەم بەنسبەت ڕێگاوبارەکان ڕێگاوبارەکە چن نۆکرا یەک دوو زۆسایت یەک دوو زیادە قێرکرایە باش یەک دوو زیادەمان بۆ کرای ناویش دەچێنە مەسوور شارانی داسنەش ئەویش برتێ پێش دەچێخۆ مەسوور شارانی داسنەش برتێ پێش دەچێخۆ ئەسی نەکنێ ئارەوەلام ناکەیە سارەتا ساری داهاتوو ئەوە پرسیاری دووەم. پرسیاری سێمیش بەنسبەت خوشکەچی منە هەوڵ ئەستە مەکتەبێ إكمال بوأوية أستمكتبه لمكتبه ما متوسط انتعال إكمال بوشيت كلمة مطاي قدموري بيكر ده وإنزاشي بيكر ده همش تذكر مديريات أصلا كل مدير أنا لونها هذه مدير سريعات ولا لونها تو بيت الصف الثالث سقوا ولا كان نازل أجمع قدموري شكل إنزاشي كده الشباب بيت الصف الثالث. بله سپاس بۆ پەیوەندیەکەت. سپاس کاک هەڵۆ لە باسترما دەچینە بلای باوکی هانۆ لە ڕانیە. سڵاو لێ بێ باوکی هانۆ فەرموو. ئێوارەتان باش. زۆر سپاس دەکەم ئێوارەت باش. دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. زۆر سپاس دەکەم. بەڕاستی بۆنەی ئەولادەی ڕانیەوە. بەڵێ. ئەولادەی ڕانیا نازانم حەز دەکەم لێکۆڵینەوەیشی لێ بکرد لەوانەیە ڕۆژانە شەوانە 200 نەخۆش ئافرەت بەس بۆیە بۆ مناڵبوون ئەو شتانە. بەڵێ. یەک دکتۆری خەتەری لێیە شەوانە. بۆ 200 کەس؟ بڕۆ پرسیارکە. پرسیار بکە 100 کەس دووزەکە چەند قەزا و نەعی لەسەرە چەند لادەی لەسەرە یەک دکتۆری خەفەری لێیە شەوانە هەتاکو بەیانی ئەو ژنانە هاوارەکەن چ دەکەن لێ ئەڵێ کاکە ئەی هاوار سەیری ئەو نەخۆشە زۆر ئاڵی شڕە ئەڵێ هەر ئەوەیە بڕۆ بۆ سەیداوە ئەو لە سەیداوە ئەگە زۆر بەپەلەی ئەوە بە پارەکە بڵێ بە پارە بیکە بە پارە بەچەند ئەکرێت بە 1.5 ملیۆن بە 5 وەرەقە بە 6 وەرەقاکرێت بەڕاستی گەورەتی زەربیان لە حکومەت داوە ئەو خەسخانی وڵاتەی ڕانیە پرسیارش کە من گەیفڵێ ناونیشانی خۆم شتێک بەوەیان بۆ شاید ئاڵی گەوا نەبوو ئەم باجەکەیەتم. بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت. باگوێمان لە تێبینی پشتیوان بێ لە کەلار. سڵاو لێ بێ کاک پشتیوان فەرموو. کاکەوارە باش. زۆر سپاس دەکەم. کاکشان باشی؟ زۆر سپاس. من لە کەلارەوە پرسیارەکەم. خۆشحاڵین. وڵات دەربارەی نەخۆشخانەی کەلار من ڕۆژێک جارێکیان نەخۆشیەکەم بردەدەم خۆشخانەی کەلار باوەڕ دەبێت لە سەعاتێکەوە هەتاکو سەعاتی 7 شەو 4 گوت ئەو جا دکتۆر هاتە سەری. بەڵێ. کاتێک کە دکتۆریش هاتە سەری هەر هات گەیشتە سەریوتی ئەمە ڕەوانەی سلێمانی کە نەدوم کاکە گیان ئەگەر کاک پشتیوان کێشەکە ئەو بوو کە قەرەباڵغ بوو یاخود دکتۆری لێ نەبوو ئەسڵەن.
هەر دکتۆری لێ نەبوو بەڵێ هەر کاتە سەری دکتۆرەکەتی ڕوانی سلێمانی گوت کاکە گیان ئەگەر ئەوەنە نەخۆشە و نەخۆشەکە زۆر خەتەرە بۆ تا ئێستا دکتۆر ناتۆتە سەریکە ئەوەنە زەروریش نییە و خەتەر نییە بۆ ڕوانی سلێمانی بکەیت بەڵێ ئیترەوە بوو مدیر عام تەلەفۆنمان بۆ مدیر عام کرد مدیر عام بە ڕێز و سپاسەوە هات سەردانی نەخۆشەکەی وتی هیچ پێویست بە سلێمانی ناکات بی بەنەماڵەوە و کێشەکە چارەسەر بوو واتە قسەی دکتۆرەکە ئەوە نەبوو کە دەبێت ڕەوانی سلێمانی بکرێ ناوەڵاوەش نەبوو بەڵێ سپاس بۆ پەیوەندیکرد دەربارەی عەیادەکانیش ئەگەر هەر بکرێت داوای لێ برنەکەم ئەگەر دەربارەی عەیادەکانیش بکرێت لەم ڕۆژانە نەخۆشی ترمان بۆ عەیادەکان بڕوا بکەم پێنج نەخۆش بۆ یەکەوە لەمە عەیادەکە وەستا بوو دواتریش دەرمانەکەی بۆ نووسی کە دەرمانەکەی بۆ نووسی وها نووسیبی لە هیچ عەیادەیەک دەست نەکەوت لە عەیادەکەی خۆی نەبێت بەڵێ زۆر سپاس کاکشیان زۆر سپاس دەکەم بەڵێ دیارە ئاسمان خالی دەڵێت زیاتر پێویستی بە بەرەو پێشچوون هەیە ناتوانین بڕیاری خراپیان بدەین لە هەمان کادا چاکیشیان دیارە مەبەستی خزمەتگوزارەکانە ئاوات محەممەد دەڵێت ئەو دەرمانی تۆزێک گران بێت دەڵێن بڕۆ لە دەرەوە بیکڕە هەروەها هونەر ئالان دەڵێت بەڕای من ئەو بەرنمەی مایکی خەڵک تا ڕادەیەک کات کوشتنە لەگەڵ ڕێزم بۆ پێشکەشکاری ئەو بەرنمەیە دیارە کات کوشتن نیە ئێمە توانیومانە لە ئێستادا زۆرترین ڕای خەڵک یاخود ئێمە ناوی بەرنامەکە کە مایکی خەڵکە زۆرترین ڕای خەڵک بخێنە ڕوو لەسەر هەر کێشەیەک کە هونەر ئالان دیارەوە تێبینەکەی بوو پێشەوە بچینە ناوبڕێک دیارە یەک تێبینی دەخوێنەوە بەڕێز سلێمانی دەڵێت سوپاس بۆ تەورەکەتان تا ڕادەیەک باشە بەس ئەبێ کاری زۆرتری بۆ بکرێ بە تایبەتی پاک و خاوێنی نەخۆشخانەکان دیارەوەی کێکە لە ڕخنەکان کە هەیە ئایا لە ئێستادا ئێمە دەتوانین هەڵسەنگاندێکی بۆ بکەین ئێوە پەیوەندەکانتانە دەتوان باسی لێ بکەن تا چەند توانراوە پاک و خاوێنی نەخۆشخانەکان بپارێزرێن لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان ناوبڕێک و دێنە وڵاتان دووبارە ئەسڵاوتان لێبێ بەڕێزان دیارە زانیاریک هەیە پێویستە ئاماژەی پێ بدەین دیارە ئەمڕۆ ئەو پزیشک و کارمەندانی کە لە هەولێر مانیان لە کارکردن ڕاگەیاند و داواکاریەکانی خستەر و ئەمڕۆ لە فرانسێکی ڕۆژنامنووسیدا ئەوەیان ڕاگەیاند کە ئەگەر وەڵامی داواکاریەکانیان نەدرێتەوە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە ڕاگەیاندووە کە کارمەندان و پزیکەکانی نەخۆشخانەکان یاخود فریاکەوتنیش مان دەگرن دیارە ئەمە شتێکە پێویستی بە ئەوەی کە قسەی لەسەر بکرێت دەچینە لای ئەنوەر لە گەرمیان سڵاو لێ بە کاک ئەنوەر فەرموو زۆر سپاس دەکەم بەڵێ کاک ئەنوەر فەرموو ئەم کاتە باش زۆر سپاس دەکەم کاک ئەنوەر ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی باشە براکەم باش بەڵێ وەڵام من لەسەر چەند تەوەری حەزم قسە بکەم ئەوەی باس مشکلەی دکتۆرەکان هەولێرەکەی ئەوەی مانگرنەکە بوو بەڵێ والله ئەوە یەکەم جار لە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە بینیم کابرای دکتۆر ئەڵێ ئێمە لەبەر بەرژەوەندی یەکەم جار لەبەر بەرژەوەندی خەڵکە دوم جار وەڵای شتیوانیە لەبەر بەرژەوەندی خۆی دیمڕۆ بۆ ڕاتبوو بۆ مخەسەسات و بۆ ئەمتیازاتی خۆیان نەمانەگرن ڕاستەکەی ئەم جارە ئێمە لە کەلارین چەند تێبینیەک مێ لەسەر دکتۆری ژنان خاستەن لە کەلار بەڵێ لە کەلار دکتۆری ژنان هەیە ژنە کاتە ناوە کاتی بۆ چارەسەرکردن و یەک جار پێنج نەفەرەکە دەژوورۆ هەر ژنەکە لە ڕووی نایە ئەو پرسیان ئەو کێشانە خەلالانی هەیەی لە ئای ژنەکانی تر مەسەلەن باسیکە هەروەها بێ چارەسەر بەر دێ دەدەرەوە ئەمە لە کەلار ئەمە لە کەلار ئەم جارە دکتۆری ژنانمانە یەکی گیان دکتۆرە نەوالە کاتێ ژنێک مناڵێ بێ مەسەلەن ئەگەر دوو سێ جار پێش مناڵبوونەکە عەیادەی لای خۆی نەکا هەر ئەو نییە وەتەنیا گشت و دکتۆرەکانمان عەیادەی لای خۆی دوو سێ جار نەکا شەو چووە مستەشفا مەسەلەن کاتی مناڵبوون ئەگەر دەستکاریشیکە هەزار بۆڵە کاتە بەڵێ ئەوە کێشێکی زۆر گرنگە چەند جار هەوڵمدا ئەوە لە ڕێی بەرنامەکەیەوە بەسواسە وەرم گرت ئەو کێشەمە خسەڕ و زۆر کێشێکی گرنگە ئەوە دکتۆرەکان ئەو دکتۆرە ژنانە دەستکاری ژنێک ناکەن دوو جار پێشەوە عەیادەی لای خۆیان نەکردوێ هیچ کەسێکی نییە محاسبەیان بکە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک ئەنوەر لە گەرمیان بەڵێ دیارە هاوتا دەڵێت زۆر وەکو خۆی نووسی دەڵێت زۆر خراپە تەنانەت دکتۆرەکانیش احتیمامی ئەوتۆ بە نەخۆشخانەکە حکوومیەکان نادەن هەروەها هەڵوێست جەواد دەڵێت سڵاو لە بینەرانی NRT من پێم وایە نەخۆشخانە گشتەکان لە ڕووی کوالیتی و دەرمانەوە زۆر خراپ بوو خراپن بەڵام کارمەندانی تەندروستی نەخۆشخانە گشتەکان زۆر لە خزمەتی هاوڵاتیاندان دەچینە لای ژینۆخان لە هەولێر سڵاو لێ بە ژینۆخان فەرموو بەڵێ ژینۆخان لە تۆ چێ بەڕێزم زۆر سپاس دەکەم دەستخۆشی لێ دەکەم دۆکتۆرە زۆر سپاس دەکەم ژینۆخان بەڵێ بەنسبەت مستەشفیەکانە بێگومان لە قوتابخانەکانە تا ڕادەیەک خزمەتگوزاری پشتگوێ خراوە
یەک لە هۆکارەکانیش ئەوەیە کە حکوومەت کە بێ ئاگایانیش خۆی بێخەم کردیا ئەوەش یەک لە گەندەڵەکانە کە لە داوامکردن لە مستەشفیەکاندا زۆر جار هەیە دوو داوام دەکەن لە ئەهلی لە حکومیش ئەمەش دەبێت هۆکارێک کە بۆی ماندووبوونیان لە مستەشفیەکان ناتوانن بەپێی پێویست کارەکانیان بکەن یاخود وەڕز دەبن لە کارەکانیان ماندوو دەبن ئەنگا دەردی ماندووبوونەکەیان بە نەخۆش دەدەبرن بەهۆی ئەوەی کارەکان دوو داوامی دەکەن ناتوان بەپێی پێویست بن وەیە حکوومەت ئاگادار بێت لەمە یاخود خۆی توجێخدە لە ڕێی ئەم بەرنامەی بەڕێستانەوە داوا دەکەم حکوومەت ئاگادار بێت کە ئەوانی کە لە حکومی داوام دەکەن لە ئەهلی داوام نەکەن یاخود ئەوانی ئەهلی لە حکومی داوام نەکەن محکوم نیە دوو داوامکردن و توجێخستنی نەخۆش لەستە مستەشفا بۆی چارەسەری بکردنەوە توجێ بخێ زۆر مستەشفایە کە پێی پێویست نەخۆش چارەسەر ناکرد یاخود بەڕێی دەکانن کە پەشیمانە لێ پێت وایە موچە و نرخی ئەو نەشتەرگەریانەی کە لە نەخۆشخانە ئەهلیەکانە هەیە زۆرە بۆیە زیاتر کارمەندەکان یاخود پزیشکەکان گرنگی نادەن بە نەخۆشخانە حکومیەکان بەتەکید ئەو یەک لە هۆکارەکانی یەک لە مستەشفاکانی ئێستا شاری هەولێر بە ڕێژەیەکی وایە ئەهلیەکان بە ڕێژێکی وا نەسەرگەری دەکەن کە نەخۆش ناچارە نەخۆشێکی وا قورسی هەیە ینی زۆر نەخۆشە چاوەڕێ دەکاتن بۆ چەند دامان بۆی لە حکومی نەسەرگەریەکەی بگرێتن ئەمەش هۆکارێکە کە بە توجاریکردن بە نەخۆش و بە پای خەڵکی هەژار لەمەش حکومەت یەک لە هۆکارەکانی گەمدەڵی کە حکومەت بێ ئاگادارە ئەگەر حکومەت ئاگادار پێپرسینەوە لە نەخۆشخانە بکرێتن لە حیادەکانی پزیشکی بگرێت کە چەند لە نەخۆش وەدەگرن ئەمە نەخۆش وا بەسەر نایەتن کە لە نەخۆشخانەکانیش ینی زۆر بەڵە زۆر سپاس ژینۆخان زۆر سپاس دەکەم دەچینە لای ئارام لە ڕانیە سڵاو لێ بێ کاک ئارام فەرموو کاک عادلێوارە باش زۆر سپاس دەکەم شوانم ناوە کاک شوان عەفو زۆر سپاس دەکەم کاک شوانە من دەمەوێت لە یەک زاهیرەی زۆر سەرنجڕاکێش لە ڕانی ئاگادار بکەمەوە بەڵێ ئەو برادرش کە لە ڕانیەوە قسەی کرد باوکی هەڵۆ لە خەستەخانەی ویلادەی ڕانیە بەڵێ هەڵە زۆر ڕاستە من بۆ خۆم کارمەندی تەندروستیم ڕۆژێکیان چوم بۆ خەستەخانە خێزانم پێ بوو بۆیان نووسیم بۆ سۆنەر بۆ سۆنەر چوومە لای دکتۆرەکە سۆنەرەکەی بۆ نەگرتم ئەبیشتم بۆ مناگری دکتۆر کی ئێمە ئیتفاقمان کردووە ڕۆژانە 8 سۆنەر هەتا 10 سۆنەر دەگرین یعنی تۆ تەسەوڕکە لە 8 بەیانیەوە دەوامە تا 1 تا 2 دوای نۆڕۆ 8 سۆنەر تا 10 سۆنەر دەگرین دکتۆرێک دادەنیشی دکتۆرەکە ناویشی دکتۆر شۆڕش بوو دکتۆری سۆنەر بوو ئەمن پرسیار دەکەم ئەگەر ئەو دکتۆرە لە عادەکەی خۆی بێت ئەگەر 50 کەسی ڕاوەستا بێت دێڵێ یەک کەس بڕوات هەر هەموو بۆ ناگرێت یعنی هەموو سۆنەرەکان بۆی دەگرێت و ناڵە بڕوای مەبەستان ئەوەیە کە بچی بۆ عیادەکان و بڕۆی بۆ لای خۆیان یعنی حتا خۆشم پێ ناسان کەوا من کارمەندی تەندروستیم یعنی کاک ئارام ئەم تێبینەکەی باوکی هانوو لە ڕانیە دەڵێت بۆ 200 نەخۆشەوانە بۆ 200 نەخۆش تەنها یەک دکتۆری هەیە ئەوە ڕاستە؟ ئەمن ئەویان نازانم بەڕاستی یعنی دکتۆرەکە بە دکتۆرە مەهای نابوو سۆنەرەکەی بۆ نووسیم بەڵام دکتۆری سۆنەرەکە بۆی نەگرتم سۆنەرەکە لەبەرەوەی ئێمە ڕۆژانە یعنی 8 تا 10 سۆنەر دەگرین اتفاقمان وایە ئایا دکتۆرێک لە عیادەکەی خۆی لە ماوەی 5 سعاتدا دەتوانم بڵام ئەگەر هینی لێبێ مراجعی لێبێ 7 سۆنەریش دەگرێت یعنی چۆن دەبێ حکومەت لەو شتانە نەپرسێتەوە بەڵە زۆر سپاس با گوێمانە تێبینی محەممەد بێ لە هەری سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو باشە بەڕێزم زۆر سپاس دەکەم کاک محەممەد دەستخۆش دەوەرەکەتان دێکەم زۆر سپاس دەکەم والله برام ئەوە بەنسبەت نەخۆشخانەی گشتی هەریر شەوەکەی دینا شەوە ئەولاتر لەگە برادەرێکم چون دەروی هەبوو لەسەر ئەوەی دانیشتبوو نەقالەی دانیشتبوو پرسیەکەی دا ئەوە گوتیەوە کارەبای تێدایە ئەمەش گوتن ناوە لە کابزان دەرسی چ بۆ ناو لاقی لەبە خاوینی دەرێما یعنی هەندێک شتێک هەندێک دکتۆر لەوێ ینی بە ئەو کارمەندان نەخۆشخانەی نارێن بزاندا خاوێنی بپارێزن نەپارێزن تەنیشتانە ئەوەی سەلەی زبری لە فافلێکەت و لۆکەلێکەت و یعنی هەندێک شتەیە ئەگەر هەر هیچ نەبی هەر هیچ نەبی بای با پارەکە خۆیان هەرفکەن وینە بەڵێ تێبینی لەسەرەوە بوو پاکخانەکان پارێز زۆر سپاس بۆ محەممەد لە هەریر دەچینە لای ئەحمەد لە کفری سڵاو لێ بێ کاک ئەحمەد فەرموو زۆر سپاس کاک ئەحمەد زۆر سپاس دەکەم خۆش بیافرامی وڵای ئەوەی ڕاستی بێت بەوە دەربارەی ئەو نەخۆشخانە گشتەکانێژی ئەگەر تی تەماشای شاری کفریەکەیت ئەو نەخۆشخانە ئەبینی هەرێک ڕاست نازای نەخۆشەکەت هاداوێت زیاترەوێ بەڵێ
بەڵێ دواسە ئەو شەوەشم من برادێکم تو پشتایەتی پێوە لە حەدیقە لە بۆنێ ئەو دوو پشکە ئەزان بردیانە بۆ کەلاریانی بۆ ئەوە بێژی دکتۆرێکیان نییە چارەسەری کە معقولە بۆ دوو پشکێ بینێرم بۆ کەلار گوێمە بەڵێ گوێم لێتە واتە تۆ ئەو خزمەتگوزاریان نین لە کفری بۆیە دەیانێرن بۆ کەلار کوڕە ئەوە باشە کاکەم ئەگەر تی تەماشای شوێنەکان تەکەی نازانم نازانانی سێر کوێ بکەیت تی سێر قێتاگوردنی شارەکانەکەی شارەکان دەکەی هەر عەقڵە جامەکات دەتو فەرە وەرم و سێری پارکەکەی کە معقول لە هەموو جۆژنانیە ئەم کفری هەموو ڕووی بکاتە شاری کەلار ئەو کاتە کفری هەبوو کەلار هەر نەبوو گونا حەساکە کفری وا بێ هیچ کەس ئاوڕی لێ ناداتەوە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت با گوێمان لە تێبینی دکتۆرە سارا بێ دووبارە هاتەوە سەر هێڵ دکتۆرە سارا لە هەولێر سڵاو لێ بێ دکتۆرە فەرموو دکتۆر ئێستا بە باشی گوێت لێمە وڵای دەنگت کرد دەبەش نازانە دەرە زێنەکەی کێویستان بم ئێستا دەنگم باشە ئاوا دروست ناکات ئێستا دەنگم باشە ئاوا پێدەچێت هەڵەکە لای خۆتەوە بێت پێدەچێت لای خۆت بێ هەڵەکە لای خۆت بۆیە گوێت لێم نییە وەڵڵاهی نازانم باشە ئێستا دکتۆرە قسەی خۆت کە فەرموو فەرموو قسەی خۆت کە فەرموو باشە ئەگەر قسەی خۆمەکەم باوانەکەم بەڵێ من ئەڵێم هەمیشە نەبووە عەیادەکان وەکو مستەشفاکان بێ کاک شوان وایە یاوان نییە تۆ سواری پاسە بی لە خەتەکان حتممە 300 نارەیە 400 نارەی ئەداتە شوێنی خۆی بەس سواری تەکسی ئەبیت ئەداتە ئەو جێگایی کە ئەتەوێت ئەگەر ئەوان بیانێت مستەشفاکان وەکو عەیادەکان بێ ئەکید نابێت بەڵێ بەڵێ دکتۆرە سارا ئێستا گوێت لێمە بۆی پرسیارێک لێ بکەم ژینۆخان لە هەولێر دەڵێت لەبەر ئەوەی کە پزیشکەکان داوامی نەخۆشخانە حکوومیەکان گشتەکان دەکەن و نەخۆشخانە ئەهلیەکان بۆیە بەباشی ناتوانن حەقی خۆیان بدەن بە دەوامەکە واتە باشترین لە پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی پێت وایە ئەوە هۆکارە؟ وڵای هەمانە ناڵم نیمانە ینی چۆن ئەڵی چاک و خراپ لە هەموو جێگایەک هەیە کاکشوانە بەڵێ ئەکید بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت دکتۆرە سارا لە هەولێر زۆر سپاس بەڵێ ئازیان دیارە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک ڕەنجبەر هەریتی دەڵێت ئایا بۆچی خزمەتی خەڵک کەمترە لە نەخۆشخانەی گشتی لە چاو تایبەتی موساد دیارە ماسوود بەرزەنجی دەڵێت دەستخۆشتان لێ دەکەم بەڕاستی هەتا بڵێت نەخۆشخانە گشتەکان تەواو پشت گوێ خراون دەرمانخانەکانیشیان بەسەر چوون بەڵێ دەچینە لای دیارە مەبەستی دەرمانەکان بوو دەچینە لای محەممەد لە شەمشەماڵ سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو کاک محەممەد گوێت لێمە بەڵێ دەچینە لای خۆشناو لە باریکە سڵاو لێ بێ کاک خۆشناو فەرموو بەڵێ کاک خۆشناو بەڕێزەکەم چۆنی زۆر سپاس دەکەم باشی بە قوربان زۆر سپاس وەڵایی بەڕێزم ئەگەر گوێمان لێ بگریت ئەم دکتۆرانەی عەربەت یعنی خۆشە بە کاتێک لە کاتێکا تۆی سەربانگی مەغریبە دکتۆر کاتێکە تۆ نەخۆش بیت دوو پشتێ پێێتەوەدا سەرێکی لێ دەی کە چی لێ تو ڕێ بە لە کەی کاتێوە یاتی کاکە پێتوانیە کاک خۆشناو قەرەباڵغی دروستکردن لەسەر نەخۆشێکەوە مافی ئەو بێ کە دکتۆرەکە خۆی داوا بکە کە کاتی ئەوە نیە سەردانی بکەیت من برایەکەم عملیاتمان بۆ کرد ئەوە ئەمەی عەربەتی واز دەبێنە خۆ ئاگای لێ باینتەرە عەیادە هەیە تۆ ئەشتە لای خۆتۆ پارەیە دیگێ بەلاژ هیچ کەسێک ناکات کە بەڕەزایە بۆ جوابتەیە دۆیتە دکتۆر ئامان چێ لە سێمانی ئەو عملیاتەکەی بۆ کرد ئیسەش هەردوو کەسێکمان کە نوێژ بکەین ئەپارێتۆڵێ بۆ قادێ و قورئانە هەچ کەسێک وەک دکتۆر ئامان چیش بکات سەلامەتی کا و خواست بێوەی کا و خواست هەر لە سەتیگە باشە ینی دەستی قسە سەرشارمان بەنا ئەو دکتۆرانە هاتووە و چووە و دیدی شەڵا براگەتان نەمێنێت کەدی دکتۆری وا هەیە باوەڕکە کردە و خەسەخانە ینی وەڵای گوناح نێکێ بە مدیری هەچی خەسەخانە هەیە لەسەر عەرزی خوا و دکتۆر ئامان بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک خۆشناو لە باریکە بەڵێ دیارە بەرهەم ئەمار دەڵێت دکتۆرەکان ڕامان دەکێشن بۆ دەرمانخانەکانی خۆیان بە بیانووی جیاواز هیوام وایە حکوومەت بیانویان ببڕێت چونکە بەڕاستی ئەم دەرمانخانانە کەسپێکی بێمەعامەلە دەڵێ بە پشتی پیاوی فەقیر
دەشکێنن یان مەبەستێتی پشتی پیاوی فەقیر دەشکێنن بەو معاملەی کە هەیەە دەچینە لای سۆماخان. سڵاو لێ بە سۆماخان لە سلێمانی. سڵاو لێ بێ بەڵێ فەرموو. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس. بەنسبەت خزمەتگوزاری لە نەخۆشخانەکانە بەلای منەوە هیچ خزمەتگوزارێکی تیان نابینم. هەر لە پاک و تەمیزی خەستەخانەوە تا کارماندەکان بیگرە ئەچی بۆ کانۆلایە 20 جار ئەڵێ بڕۆ ژوورەکەی خۆ ئێستەیە نەجارێ نە دوو جار ئەچینیان بەدەنگتەوە. بەنسبەت بلیتی خەستەخانەکانیش ڕاستە 500 خۆزگەم 1000 بواە و بەڕێک و پێکی عیلاج و سەیریان کردی تا باوەڕکە دکتۆر هەر سەیری سێناکە بەڵام لە عیادەکانە ئەو پەڕی احترامێ لێگرێ لەبەر خاتریتی لەبەر خاتری مەسلحەتی خۆیان جای ئەوەش ئەچیتە خەستەخانەکە بڵین کاتی عملیاتە ضروری 3 مانگێ بۆ دانێ ئایا نەخۆش ئەتوانێت تا 3 مانگ خۆی ڕاگرێ بەڵام ئەگەر بچیتە عیادەکەی ئێوارانی ئەڵێ بڕۆ بەیانی بڵین ئەڵێ بە 6 وەرەقە بە 7 وەرەقە بەیانی من بۆ تەکەم ئەی خەڵکی فەقیر ئەمە لەکوێ بێنێ بەڕاستی نازانم من دکتۆر هیچی بۆ نەخۆش نەکردو تا دکتۆرە سارا ئەڵێ نەخۆش چی ئەیە لەگەڵ ڕێز مابۆی ئەگەر ئەو دکتۆرە بواە ئاوڕێکی لەو خەڵکە ئایەوە نەک دکتۆرەکان بەڕاستی من لە لای خۆمەوە زۆر دەستخۆشی لە دکتۆرە جەمالەکەم جەمال ئەحمەد ڕەشیهی مناڵانە بەڕاستی بەس ئەو دکتۆرە لە سلێمانیا لەبەرەوەی هەتا ئێستا بلیتەکەی 5,000 بەڵێ سپاس زۆر سپاس بۆ پەیوەندیکەت بەڵێ دەچینە لای شادان لە سلێمانی. سڵاو لێ بفەرموو. ئەلو چۆنی کاکە؟ زۆر سپاس دەکەم شادان خان. بێ زەحمەت وەڵی کاکە نەخۆش لە یەک شت ڕازی نییە. بەڵێ. حەچی عیلاجێ بۆی ئەەکەی لە هیچ ڕازی نییە ئینجا نەخۆشی وای هەیە ئەوەی دەرزی بۆ کراوە ئەوەی دەرزی بکراوە هەر خۆی سەقەت بووە اینجا ئەگەر بۆشی ناکەی ئەڵێ بەخوا بە عەمەل نایە و هیچم بۆ ناکەن و هەر نەخۆش لە هیچ ڕازی نییە. جەنابەت کارت چییە شادان خان؟ بەڵێ جەنابەت کارەکەت چییە وارەخنە لە نەخۆش دەگری؟ وەڵا من لە ماڵەوەم ژنی ماڵەوە. بەڵێ وامزانی کارمەندێکی بەڵێ نەژنی ماڵەوە بەس یان تەسەوەر ئەچی بۆ خستخانە پرسیار لەو کارمەندانەشەکە یان معاشەکەشان هەر هیچ نییە لەچا ئەوەی کەینە ئینجا ئەڵێ ئیشی دەرەوە ئەو مەجبورە بیکات. بەڵێ بەس نەخۆش هیچ ڕازیە من خۆم چەند ئافرەتم بینیوە هەمووی سەقەت بووە ئەوەی دەرزی داوە لە خۆی کە ئەشتێت دکتۆرەکە هیچی بۆ ناکە ئەڵێ وەڵا بە عەمەل نایە دکتۆرەکە بە عەمەل نایە خستخانەکە بە عەمەل نایە هیچیان بۆ نەکردم. بەڵێ کەواتە پێت وایە کەم تەرخەمەکە زیاتر لای نەخۆشەکان و لای هاوڵاتیانە؟ من ئەزانکی هەردوو لا ینی میان هەیە بڵێن ئێمالیان هەیە بەس بەڵام نەخۆش ینی زۆربەی نەخۆشێ بەس خۆی حاڵەتی دەرسی تەواو نییە ئیتر تەسەور کە ئەو هەموو عیلاجەی بۆ ئەەکەی ئەنجا لە دوایەوە من خۆم هەر خۆم دیمە لە دراوسێ و خزمی خۆمانە ئەو هەموو عیلاجە هیچ مشکلێکشی نییە هیچ. بەڵێ زۆر سپاس دەکەم شادان خان زۆر سپاس بۆ پەیوەندیکەت دەچینە لای باوکی ئیمان لە تەختەق. سڵاو لێ باوکی ئیمان فەرموو. ئەو کاتت باش بەڕێزم هەموو کاتێکە زۆر سپاس. ڕۆژی سپاس دەکەم. بەڵێ بەنسبەت مستەشفاکانی هەموو کوردستان بە تایبەتی و گشتی و مستەشفای هەولێر خەستخانەی فێرکاری بە تایبەتی بەڵێ بیدات باسی ناو خەستخانە لارکەم و کوڕیەک نەکەین لە پرزگەی یەکەم شورتەکانی بەردەرکە عەلاکولین لە هەر شوێنەشی لەو بابەتە بەبێ ڕیشوەت بەڵێ ناچە ژوورێ پیاوەشی فەقیر ئەگە نەخۆشەشی لە ژوورێ بێ تێگەی ئەگە فەقیر بێ نعلم هیچ کەسێک مراجعەشی ئەو پیاوە بسەر ژوورێ کاتێک لۆ کاتێکی لۆ داخل کە لۆ ئەو کابرای لە پرزگەیە 2 نەفەر 3 نەفەر لۆکەنە ژوورێ. بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەت باوکی ئیمان لە تەختەق زۆر سپاس. زۆر سپاس دەکەم بەڵێ دەچین لای دوا پەیوەندی محەممەد لە چەمچەمان. سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو. کاتێک باش بەڕێزم زۆر سپاس دەکەم کاک محەممەد. سەرەتا حەزم کرد دیارە لەسەر دکتۆر کارێکی پیرۆزە بە حەقیقەت مهنەیەکی زۆر پیرۆزە دکتۆر بەڵام بەداخەوە ئەڵێم ناڵم هەمووی زۆربەی دکتۆرەکانمان بەس تەنها مادە بەلایەوە گرنگە یعنی بە حەقیقەت ئەو برادەرە شتێ جوانی وروژان ئەوە لە چەمچەماڵەژە و دیاردەیە هەیە یعنی کە تۆ چی بۆ ئەشیعەیەک یان سۆنارێک یان هەشتێک لەو بابەتە ئەڵێ کاکە حەسەتەوە بوو
ساعات مثلا ديان دويو كاكا بو تواو والله تواو حسمان هجد يعني حود داني وتواو يعني تصور كا برادرش جواني ولوجان لهشتي بياني بو دوانزيني والروح حود هشتون ركاو دكتوره بريزا بلام لساعات سي باجني والروح هرمان دكتور عيادتي خوي بو بينجي ورا بو ششي ورا تصو سونه ركا بلاش واسايو مندوج نادي يعني امشت انا براسي همي تشيشن حق امانه سر بكرين لبرين خوشة مثلا ما دام الحكومة صونر لنا بابو يمكن يعني بابو يناكل بو تحديد يجي بحثا أي بو العيادة يجي خد هلاك نبي صار. بله زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت دوا پەیوەندی مامودیارە محەممەد لە شەمسەماڵ بڵێ بولبولی شەیدا دەڵێت نەخۆشخانەی گشتی ڕانیا بەشی فریاکەوتن کە ناوچەیەکی زۆری بەسەرەوەیە لە جیاتی زیادکردنی دکتۆر هەروە برەو بە دابینکردنی ئەمبۆلانس دەدەن بۆ ئەوەی زۆر لە نەخۆشخانەکانیان بەڕێ بکەن بۆ سلێمانی. ڕابەر ئەکرەم دەڵێت تا ڕادەیەک باشە خزمەتگوزاریەکان مەبەستێتی دەڵێت بەڵام هیوادارین حکوومەتی هەرێم ئاوری زیاتر لێیان بداتەوە. هەروەها هەژار ساڵح دەڵێت سڵاو خزمەتگوزاریەکان هیچ لە ئاستی پێویستدا نییە بە هیوای ئەوەی کە حکوومەت کاری باشتر بکات بۆ نەخۆشخانە گشتەکان و زیاترکردنی خزمەتگوزاریەکان. هەروەها ئارامێکس دەڵێت تقریبەن باشە تەنها ئەوەی وتووە دەرە چاوان مێژوو دەڵێت بەڕای من نەخۆشخانە گشتەکان زۆر لە خزمەتی هاوڵاتیانن بەڵام لە هەمان کادا پێویستە کە کەسی شیاو لە شوێنی شیاو دابرێت کە بەداخەوە ئەمە لە کوردستاندا کەمە. هەروەها چراحسێن دەڵێت سڵاو بۆ NRT هیوادارم سەرکەوتوو بن زۆر سپاس دەکەن دەڵێت لە ڕووی کارمەندەکانی تەندروستیەوە ئەتوانین بڵێن خراپ نین دەستیان خۆش بێت بەڵام نەخۆشخانە ئەهلیەکان دیارە مەبەستی دەڵێت کاتی زۆر باشتر ئەبەن لە ئێستا مەبەستی ئەوەتی کە دیارە مەبەستی ئەوەیە کە نەخۆشخانە ئەهلیەکان باشتر کاتی خۆیان تەرخان دەکەن بۆ نەخۆشەکان مەبەستی پزیشکەکانە. توانە تەفیق دەڵێت بەڕاستی نەخۆشخانەکان لە چاو ساڵانی پێشوودا بەرەو پێشچوون بەڵام لە ئێستادا گرفتی زۆر دێتە بەردەم نەخۆش لە کاتی سەردانی نەخۆشخانەکان وەک نەبوونی دەرمان و دەڵێت بەداخەوە بۆ هەندێک لە پزیشکان کە هێندێ بۆ عیادەکانی خۆیان دڵسۆزن بۆ نەخۆشخانە گشتەکان وانین ئەمەش بۆ ئەوەیە کە تا نەخۆش پارێکی زۆر بدات و سەردانی عیادەکان بکات. نور کۆچەر دەڵێت نەخۆشخانەکانی کوردستان عیلاجیان زۆر نییە بۆچی. هەروەها تانیا کوردی دەڵێت سڵاو خزمەتگوزاریەکان لە نەخۆشخانەکان بۆ هەموو کەسێک وەک یەک نییە چونکە ئەو کەسەی کە کەسێک بناسێ یاخود کە کەسێکی دەسەڵاتدار بێت زیاتر کارەکانی دەڕوات و ئیشەکەی جێبەجێ دەبێت لە هەموو ئاستەکان. یاد دەڵێت نەخۆشخانەکانی حکومی بە هەمان شێوەی دام و دەستگا حکومیەکانی تر پڕن لە گەندەڵی و کەموکوڕی. فرهاد نەجار دەڵێت دەستخۆشی لە حکوومەتی هەرێم دەکەم بەڕاستی شتی چالاکیان کردووە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. دواتێبینی دەخوێنەوە دەرە غازی فەیسەڵ دەڵێت سڵاو لە دەڵێت کەس لاری لەوە نییە کە حکوومەتی هەرێم کاری کردووە و شان بەشانی گەندەڵی و کەموکوڕی هەندێک کار بایەخیان پێدراوە بەڵام بەداخەوە وەزیری تەندروستی لە پایتەختی هەرێمی کوردستان دەژی و هەفتەی دووجار بە گەڕەکی ژیاندا تێدەپەڕێ بۆ سلێمانی و نازانێ ئەم گەڕەکە نەخۆشخانەکەی چۆنە. بەڵێ ئازان لێرە داتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک تاس بێنێ هەرشاد و بەختەوەربن.